بەڕاستی هەقوایە هەر یەکێک لە ئێمە سوپاس و ستایشی خوای پەروەردگاری لەسەر بکەن. ئێمە لە نیعمەتی خوای گەورەیە ئەوەندە زۆرە نیعمەت لەسەرمان ناژمێررێ. تۆ حساب کە ئێستا کە تۆ ئازادی خەڵکێ لە زیندانە، لە زیندانیشای تۆ لە شوێنێکیانی یەکێکیکە لە تەعزیبایە هێشتا، تۆ لەسەرت لاتچووە، دراوی با دادگا و حکمت دەرچووە. ئەوی تر کە تەعزیبە درێ یەکێکی تر پێشتر تەعزیب درا لەو خەتەرتر لەو دژوارتر. تۆ بێ حساب کە ئێستا گەنجی هەڵەبجەیمان هەیە لەو کانی گۆمە لە زیندانی کانی گۆمە لای یەکێتی پەنجەکانیان هەموو هەڵکێشاوە ئەمساڵ، هەمویان دەرێناوە لەم زەمەنی قەرنی 21ەیە، لەم زەمەنەیە کە هەموو لاف و گەزافی ئازادی و مافی مرۆڤ لێدەن. ئێستا کە باسی یەکەم ساڵی 2018 لە مانگی 4 و 5 کە ئێستا باسی یەکەم و ئەو لەوەیە لە زیندانی کانی گۆمە. تۆ لە نیعمەتێکی ترای، تۆ بۆچی ناتوانی هەستی مەسئولیەتت بەرزتر بکەیتەوە ئەم بەرپرسیارەتی هەڵگری کرد ئەم خوای گەورەی خستوێتە سەر شانت ئەم دینە ئەم ئیستیخلافە لەسەر ئەرزابێنیتە دی.